کوردستان قەلەباکراون دەکەی لێرە ئەوە دوای خۆم گۆڕینەوە ئەویان لە کاتی دەستپێکردنی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوا بەردەوام چالاکیمان هەبووە و لە درێژەی چالاکیەکانمانە ئەمڕۆ هەڵدەستین بە گەڕان بە ناو مۆڵ و بازارەکاندا بۆ ئەوەی کە بایکۆتی کاڵاو شتومەکی تورکی بکەین و داوا لە هاوڵاتیان بکەین کە بەدەم بانگەوازەکەمانەوە بێ و پێشتریش ئێمە کار و چالاکی ترمان زۆر کردووە لەوانە چالاکیەکانی سەر شەقام و بۆ ئەمەش ڤیدۆ و هەڵمەتێکی زۆر بەرفراوانمان دەست پێ کردووە و ئێمە ئەمانەوێت ئێستا زیاتر ئەم بایکۆتە بەرفراوانترکەین هەموو هاوڵاتیەکی کورد بەشداری بکات لەم بایکۆتەدا وەکو ئەرکێکی نیشتیمانی و ئەخلاقی و ئینسانی پێویستە لەسەرمان کە چیتر بەرامبەر ئەو هەموو دڕندەی و ئەو هەموو ستەمکاریانەی دەوڵەتی تورکیا بوەستینەوانێ و بەرگریکارێکی باش بین لە هاوڵاتیانمان لە ڕۆژئاوا چونکە ئەوان لەسەر مافی ڕەوای خۆیان زڵم و ستەمیان لێ دەکرێت و بەرگری لە خاکی خۆیان دەکەن و لە ناو خاک ئاوی خۆیانە دەستوتێنرێن و جینۆسای دەکرێن بۆیە وەک هەموو هاوڵاتیەکی بەشەرەف پێویستە بەشدار بێت لەم ئەرکەیە و بەم ئەرکەی خۆی هەستێت و بایکۆتی کاڵاو شتومەکی کوردی تورکی بکات